لە ڕابردووی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ ئاماژەی بە بەرەوپێشچوونی پەیوەندی بازرگانەکانی لەگەڵ سەرۆکی چین شین جینپینگ کردووە بە ڕێکەوتنی بازرگانی نوێ لەبارەی زیادکردنی ڕێژی هاوردەکردنی کشتوکاڵی ئەمریکا، بەڵام ترامپ ڕێو شوێنێکی زۆر توندی دەرهەق بە پکین گرتوۆتە بەر بەهۆی بچووک نیشاندانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە سەرەتای بڵاوبوونەوەی لە کارتی ووهان. ئەوەی چین لە جیهاندا بڵاوی کردەوە تەنانەت لە تێگەشتن لێی قورسە. ئیدارەی ترامپ چوارشەممە بڕیاریدا بە داخستنی باڵیۆزخانەی چین لە هیوستن بە هۆکاری سیخوڕکردنی نایاسایی و دزینی بیرۆکە و داهێنانە ئەندیشیەکان تۆمەتباری کردوون. ئەمریکا سزاشی بەسەر چیندا سەپاندووە بە هۆکاری گوایە پێشێرکاریەکانی مافەکانی مرۆڤ دەرهەق بە موسڵمانەکانی یوگور و پێشێرکردنی ئازادەکان لە هۆنگ کۆنگ. شارەزایانی بواری دیبلۆماسی نیگەرانن دەربارەی گرتنەبەری سیاسەتێکی نوێی توند لەلایەن ترامپەوە. سیاسەتێکی دوژمنکارانەیە و ڕوبەڕووبوونەوەیەکە بە شێوەیەک لەو باوەڕەدام بەرژەوەندیەکانی ئەمریکا زیانی بەردەکەوێت. هەروەها ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی پێشوو جۆن بۆڵتن کە ئێستا بووەتە ڕەخنەگەر لە چاوپێکەوتنێکی دەنجی ئەمریکا ڕەخنەی توندی لە ترامپ گرتووە دەرهەق بە گرتنەبەری سیاسەتێکی توند دەرهەق بە چین وتی شوێتی لێدوانەکانی پەیوەستە بە سیاسەتی هەڵبژاردنەوە. من لەو باوەڕەدام پەیوەندیەکانی ترامپ لەگەڵ شین جینپینگ بەهۆی هەڵبژاردنەکانەوە برز و نزمی بەخۆ دەبینێت. ئەگەر ترامپ لە هەڵبژاردندا بردیەوە ئەوە سەرۆکی چین جارێکی تر دەبێتەوە بە هاوڕێی گەورە. ترامپ سیاسەتێکی تند دەرهەق بە چین پەیڕەوەکات بۆ هێرشکردنە سەر ڕکابەرە دیموکراتەکەی جێگری سەرۆکی پێشوو جۆ بایدن کە دەڵێت دەرهەق بە چین نەرمە. کاتێک جێگری سەرۆک بوو بایدن لە دژی دانانی گومرگ بوو، نایەوێت هیچ شتێک لە دژی چین بکات، نەیدەویست پەیوەندیەکانمان لەگەڵ چین تێک بچن. لە ڕابردوو جێگری سەرۆک باراک ئۆباما بایدن پشتگیری بەشداریکردنی مەرجداری دەکرد لەگەڵ چین لە بوارەکانی بازرگانی ئاسایش. ئێمە ترسمان لە بەهێزبوونی چین نییە، دەشمانەوێت چین بەهێز بێت، بەڵام بە شێوەیەکی بەرپرسیارانە. بەڵام ئیدارەی باراک ئۆباما هەوڵیدا زیادڕەوی چین جڵۆ بکات لە ڕێگای بەهێزکردنی هێزی ئەمریکا لە ئۆقیانوسی ئارام و هەروەها بەهێزکردنی هاوپەیمانیەکانی لە ناوچەکە. بەڵام بایدن ڕەخنە لە ترامپ دەگرێت کە قسەی بەهێز دەکات، بەڵام ڕێوشێنی لاوازی گرتوۆتە بەر بۆ بەرپەرچدانەوەی چین کاریگەری بەسەر چیندا هەبێت. بایدن دەڵێت سزای تون بەسەر چیندا دەدەم، بەڵام ڕەخنەگران دەڵێن ئەو سیاسەتێکی ڕوونی بەرامبەر چین نییە. ئەوەی سەرسوڕهێنەرە بەکردەی فەلسەفەیەکی خۆی نییە بۆ سیاسەتی نێودەوڵەتی و نێوخۆیش، بەڵام جۆرێکە لە وەڵامدانەوە. هەرچەندە هەردوو بانگەشەکە یەکتریان تۆمەتبار کردووە، بەڵام هەردوو خێزانەکە پەیوەندی بازرگانیان بە کۆمپانیا چینیەکانەوەیە کە ڕەنگە ببێتە هۆکاری لێدانی بەرژەوەندەکانیان.